میوانێکی زۆر بەتوانامان لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆر سوارە شاکەلی سکرتێری ڕێکخراوەیەکێتی کوردستان ئامادەیە و گفتوگوی زیاترەکەین بۆی بزانین ئەم ڕێکخراوە ئامانجی ئەم ڕێکخراوە چییە؟ بەڵێجا سارا پێشەوەی بچینە لای دکتۆر وە خۆت ئاماژت پێەیە ئەم ڕێکخراوە ڕۆڵێ بێت لە ناساندنی شوناس و کللتوری کورد وەک تۆوتت لە ڕۆژئاوا بێ لە باکوور بێ لە باشوور بێ لە ڕۆژهەڵات بێت لە هەر ناوچێکی کوردستان بێت. بەڵێ لای میوانەکەمان بەڵێ دکتۆریان بەخێر بێ. سپاسیە بۆیەوە ئەم کاتی بەڕێزتان باش. زۆر سپاس بۆی کە کاتی خۆ بە ئێمە بەخشیتانەکەم مەمنون. زۆر سپاس. دکتۆر بالەوە دەست پێ بکەین گرنگی و ئامانجی ئەم ڕێکخراوە لە چیایە؟ بە دڵنیاییەوە مەسلەی کوردناسی بەتایبەت لە رووسایە مێژوویەکی دێرینی هەیە. کوردناسی لە رووسایە ئامرازێک بۆ تێگەیشتن لە دەسەڵاتی رووسی لەبارەی کوردەوە. هەر لە سەرەتای بەرکەوتەی رووسیا لەگەڵ کووردا لە ناوچەکانی قەوقاز و بەتایبەتی دوای ڕێککەوتنامەی گوڵستانی 1913 کەتر رووسیا بە بەردەوامی بەرکەوتەی لەگەڵ کووردا هەبووە. جارێک کورد بەشێک بۆ لە سوپای رووسیا، جارێکیش بەشێک بۆ لە دژمنەکانی. لێرەوە کوردناسی سەری هەڵداوە بۆ پێی ناوەندەکانی بڕیار لە رووسیا پێویستیان بەوە بۆ بزانن کورد چییە، کەلتوری کوردی چییە، توانای هۆزەکانی کورد چییە، پەیوەندی نێوان تاک لەگەڵ هۆزەکەیە چییە. لەم ڕوانگەوە ئیشیان کردەوە بۆنە چەکی کورد چییە. تەنانەت ئەسپ ئەنی من بۆ خۆم زیاتر لە 12 کتێبی ئەو سەردەمەم تەرجمە کردووە هەموو ئەو نووسەرانە باس لەواکەن توانای ئەسپی کوردی توانای چییە. لەم ڕوانگەیەوە کوردناسی لە رووسیا سەری هەڵداوە. بە دڵنیاییەوە بە درێژایی هەموو چی سەردەمی رووسای قەیسەری دوای یەکێتی سۆڤێت و پاشان رووسای فیدراڵ لەسەر هەمان بنەما کاریان کردووە. زیاتر لە 500 کتێب لە رووسایە نووسراوە دەربارەی کورد و هەموو ئەم کتێبانە زۆرینیان لەسەر داخوازی ناوەندەکانی بڕیاری رووسیا بووە بۆ ئەو بوارانەی کە پێویستیان بەوە بۆ لەگەڵ کووردا چۆن مامەڵە بکەن. ئەمە وای کردو تەنانەت تا ئەم ڕۆژ بەشی کوردناسی لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی هەیە. بەڵام ئەم بۆچوونانە کە کوردناسی لە رووسایە لە دیدی رووسەکانەوە بووە. ئێمە ساڵی 2016 کاتێک پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغا گەشتە بنبەست، من ئەو کاتە لە رووسیا بووم تێگەیشتم پێویستەکە ئێمە ڕوانگەیەکی کوردیشمان هەبێ بۆ رووسەکان. تەنها زانایەکی رووسی لە ئێمە نەڕوانێت بەو پێی کە خۆی ئەخوێنێتەوە، بەو پێی کە ئەیبینێت. بەڵام هیچ کاتێک هیچ کەس وەکو کوردێک ناتوانێت لە تەنانەت لە بارودۆخی سلێمانی تێبگا بۆنە وەکو هیچ رووسێک ناتوانێت کوردێک تێبگا. ئەمە ئەو بنەمای کارکردن بوو کە لە ساڵی 2016 ئەمە بڕیارماندا یەکێتی لاوانی کوردناسیدا بمەزرێنین کە ئەو کاتێکەمین کۆنفرانسیشمان بە ناوی قەیرانی پەیوەندەکانی هەولێر و بەغدا بوو. خەڵکێکی زۆر کەسانی شارەزا و پسپۆر بەشداریان تیا کرد. لێرەوە دەستمان کرد بە کارکردن لە ساڵی 2018 کاتێک پەیوەندەکان زیاتر ڕویان لە ئاڵۆزی کرد لە بیرمە تەنانەت کۆنفرانسێکمان کرد بە بناونیشانی بارودۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هەم باسمان لە وەزعی سووریا کرد، هەم باسمان لە وەزعی کوردستانی عێراق کرد و دوای کتێبێکیشمان هەژدە وتاری زانستیمان لە چوارچەوەی کتێبێکە بڵاو کردەوە بە زمانی ڕووسی بۆ ئەوی لایەنە ڕووسیەکان تێبگەن. پاش ماوەیەک کە لە کوردستان بووم و گەڕامەوە ئەمساڵ بۆ رووسیا دیسانەوە تەماشام کرد بۆشایەکی گەورە دروست بووە. ئەگەر لە سەردەمی سۆڤێتە بۆ میراتێکی گەورە هەبوو کۆمەڵێک کادری زۆر باش دروست کران. لە دوای ئەوە رووسیا کەوتە ناو گێشاوی کێشە ناوخۆیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسەیە. ئەمە وای کرد کادر پێک نەهێنرا و ئەو میراتش کە هەبوو لەسەر خۆی وردە ئەو کادرانە لە ناو چوون و بەشی کوردناسی ئێستا بە تەنها لە چوارچێوەی بەرژەوەندەکانی حکومەتە ئیشەکە کەمش حەقێکی تایبەتی خۆیانە. بەڵام من لەگەڵ هەموو لایەنە کوردیەکانە لەسەر خەت بووم، لەگەڵ ناوەندە زانستیەکانە لەسەر خەت بووم و تێگەیشتم پێویستەکە ئێمە ڕوانگەیەکی خۆشمان هەبێ بۆ ئەوان. چۆن ئەو هەمامەنگێ دروست بوو لە نێوانتانە؟ من دوو جار خوێندنی دکتۆرام تەواو کردو لە رووسیا. ماوەیەک لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی کارم کردووە، ماوەیەکی زۆر لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم فەرمانبەر بووم و بەهۆی ئەو کۆنفرانسانەوە بە بەردەوامی من لە ناوەندەکان بۆ هەموو ناوەندەکان مامۆستای زانکۆش بووی دکتۆر. بەڵێ ئەمە وای کرد کە بتوانین بە بەردەوامی لەسەر خەت بم و پاش ئەوە کە گەڕامەوە تەماشام کرد بۆشایەکی زۆر گەورە دروست بووە. بە تایبەت ئێستا ژیان لە رووسیا زۆر قورسە. تاراوگا و ڕەوەندی کوردی لە بەردەم هەڕەشەیەکی یەکجار گەورەیە
بەداخەوە ئەمە وای کرد گەیشتنەوە بڕایی لەگەڵ کۆمەڵە لە برادرانە بە بەردەوامی لە گفتوگۆیە بووین گەیشتنەوە بڕایی کە پێویستەکە ئێمە ڕوانگەیەکی کوردیشمان هەبێ بە بەشداری لایەنە ڕوسیەکانیش لەگەڵمانە بتوانین گزارش لەو بارودۆخە بکەین کە ئەمڕۆ هەیە نەک بۆ بەرژەوەندی لایەنێک بەڵکو وەک ئەوەی کە هەیە ئەمڕۆ بیخینە ڕوو. بەڵێ دکتۆر پێکاتەی ڕێکخراوەکە چۆنە؟ مەبەستم ئەوەیە نوێنەری کوردان لە سەرجەم پارچەکانی کوردستان لە خۆگرێ هەرچوار پارچەکە سەرجەم دەنگ و ڕەنگەکانی کۆ کردوێتەوە لە دڵنیایەوە من نەمێلەوە دەست پێ بکەم کە زیاتر لە 80 ڕێکخراوی کوردی ئەمڕۆ لە رووسیا تۆمار کراون لە شارە جیاجەکانە بۆ پێی کورد بەشێکە لە مێژووی رووسیا پەیوەندی هەماهەنگی نێوان ئەو ڕێکخراوانە چۆنە دکتۆر؟ لە ئاستێکی زۆر خراپایە چونکە هەر لە هەر ڕێکخراوێک پێویستە بە لایەنێکەوە ئەمە وای کرد من لەگەڵ سەرجەم لە زۆرینەی ئەو لایەنانی کە ئەکتیڤن چونکە بەشێک لەو لایەنان هەندێک لە ڕێکخراوەکان وردە ڕاستە تۆمارکراون بەڵام ئەکتیڤ نین دەستم کرد بە گفتوگۆکردن لەگەڵانە تێگەیشتم ئێمە پێویستەکە بۆ ئەوی ڕوانگەیەکی کوردی پیشاندەین ئەبێ سەرجەم لایەنەکان لە ناو ڕێکخراوێکە کۆ بکەینەوە بە دوور لە دەمارگیری سیاسی و نەتەوایەتی لە ڕووی زانستیەوە بتوانین نووسین بنووسین بتوانین پێویستی بە کۆنفرانسێکی نێودەوڵەتی نییە گەر لە مۆسکۆش بکرێت ئەم هەوڵانە بە دڵنیاییەوە سەرجەم دەنگ و ڕەنگەکان یا ڕێکخراوەکان کۆ بکاتەوە لە ناو یەک ڕێکخراوی گشتیە بە دڵنیاییەوە ئەمە زەمینە سازیە بەڵام بیریشتان نەچێت دژمنانی ئێمە کاریان کردو لەسەر ئێمە نازانن چەند زەحمەتە بتوانێت ئێمە خۆمان بە جارێ سەرەتا لەسەر مێزێک کۆبینەوە گزارش لە خۆمان بکەین ئەمە خۆی بۆ خۆی چەند مانگێکی خایاندووە تا توانیمە لایەنەکان کۆ بکەمەوە پاشان ئەمجا لایەنە بڕاردەرەکان یا ئەو لایەنانی کە لە رووسیا پێویستن بە دۆزی کوردەوە ئەوانیش بهێنمە سەر مێزی گفتوگۆ پێکەوە دایان میشێنم ئەمە پێتان وانە بێ ئاسانە ئەمە هەنگاوە سەرەتایەکانن کە پێویستی بەکارکردنە دووە پێویستی بەوەی لە جوودی شخصی دەرچێت پێویستی بەوەیە کە لە کوردستانیشە پشتگیری بکرێت هاوکاری و هەماهەنگی بۆ بکرێت تا بتوانین کارێک بکەین بە شێوەیەکی دیکە تەماشا بکەین با ڕێکخراوی دیکەی کوردی هەبن با ناوەندی زانستی جیاوازە بن لە رووسیا بەڵام ڕوانگەیەکی کوردیش هەبێت کە هەموو لایەنەکان کۆ بکاتەوە کاتێک کە باس لە گرفتەکانی کورد دەکەین لە عێراق بۆن لەگەڵ حکوومەتی ناوەندیە کاتێک باس لە گرفتەکانی ئێستای کورد دەکەین لە سووریایە لەگەڵ دیمەشقا پێویستی بەوەی ئێمە هەمووان بەدیدێکی کوردانەوە تەماشا بکەین وەک نووسراوەکانمان کتێبەکانمان کە بڵاویانەکەینەوە بەودی دەبێت بۆ ئەوی ڕووسەکانیش شتێکی تازەش ببینن جگە لە نووسینەکانی خۆیان با ئێمەش ببینن کە ئێمە چۆن تەماشای و بارودۆخاکەین ئێمە هەموو جارێک باس لەواکەین رووسیا پشتگوێی خستین رووسیا وای کرد لەگەڵمانە بەڵام ئێمە خۆمان چیمان هەبوو بیخینە ڕوو بۆ ئەوان ئێمە لەم ڕوانگەیەوە ئیشەکەین ئەمانەوێت هەوڵ بدەین کار بکەین و بکەین ناوەندەکانی بڕیاریش تێگەشتنیان بۆ ئێمە هەبێت چونکە ئێمە بە زمانی ڕووسی لەگەڵیانە لە گفتوگۆ بین. بەڵێ کاتە با بپرسم ئێوە تا پێتان وایە تا چەند ئەتوانن ئامانجی خۆتان بەدەست بێن لە ڕێگەی ئەم ڕێکخراوە؟ بەڕاستی هەموو کارێک هەموو ئامانجێک کاتێک کاری لەسەرەکەی تۆ هیواداریت تۆ ئومێدت هەیە ئومێدت لەسەر هەڵچنیوە و ئەتەوێت بێوچان کاری لەسەرەکەی بۆی بتوانانی ئەم ئامانجانە پێکی ئایا چەند ئەتوانین پێم وایە زەمینە سازی هەیە چونکە ئێمە لە بیرمان نەچێ مێژووی کوردناسی لە رووسایە بە تایبەت لە سەردەمی یەکێتی سۆڤێتە کاتێک پێشکەوت کاتێک قەناتی کوردۆی ڕەحمەتی بوو بە سەرۆکی بەشی کوردناسی بە یەکجارەکی کوردناسی بە جیهان ناسان کوردناسی کردە پێشڕەوترین بوار لە رووسایە وەک لە تەنانەت لە وڵاتانی ڕۆژئاوا لە کاتێکا لە وڵاتانی ڕۆژئاوا دەیان و سەدان نووسراویان هەیە دەربارەی کورد بەڵام کوردناسی رووسیا دەرکەوت لەبەرەوەی کوردۆیەف یان قەناتی کوردۆ خۆی بە ڕۆح ئەژیا ئەویست خزمەت بکە بە پەیوەندەکانی نێوان کورد و ڕووس پێم وایە ئێمەش بە تایبەت ئەگەر سەردەمی کوردۆیەف چەند کەسێک بوون ئێمەش ئەتوانین بە هەمان شێوە هەوڵ دەین ناوەندە زانستیەکانی کوردستان لەگەڵ چەند ناوەندێکی زانستیە لەگەڵ زانکۆکانە لەسەر خەتم پێم وایە ئەکرێت چونکە ئەوەی بە ئێمە ئەکرێت بە ڕووسەکان ناکرێت تەنانەت ئەو ناوەندە زانستیانەی رووسیاش کە هەن ناتوانن پەیوەندیەکان بەو شێوە دروستکەن کە پەیوەندێکی تون و تۆڵ بن بەڵام ئەم ئێمە ئەتوانین ببینێ منبەرێک ببینێ پردێکی پەیوەندی لەگەڵ سەرجەم کوردستانە و لەگەڵ رووسایە ئێمە لەم ڕوانگەیەوە ئیشەکەین. بەڵێ کەواتە دکتۆر بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتان خۆی لە چای بینێتەوە بۆ نمونە باسی زانکۆت کرد تا چەند کار ئاسانی بۆ خوێندکارانەکەن بۆ نمونە کە خوێنی ماستەر خوێن یاخود بۆ دکتۆرا یاخود لە سێکتەرەکانی تریژیان بۆ نمونە کللتور بێ هوەر بێت بەڕاستی ینی سیاسی بێت بە شێوەیەکی گشتی چالاکیەکانتانمان بۆ بکەین. گەردێمە لە باس لە خوێنکار بکەین خوێنکار پێویستە بە ناوەندە زانستی حکوومیەکانی رووسیاوە ئێمە ناوەندێکی زانستی نین وەکو
سەر بە حکوومەت بین ئێمە لە چوارچێوەی ڕێکخراوەکانی کار ئاسانی ئەگەر خوێندکارێک بخوێنێ بۆ بە دڵنیاییەوە بەرنەک بەرچاوڕوونی کردومانە بە بەردەوامی کردومانە بەردەوامی هاوکار و هەماهەنگە بین و ئەم ساڵ چەند کۆنفرانسێکەکەین ئەم کۆنفرانسانەواکەین ئەو مامۆسایانەی کە لە رووسیا خوێندیان تەواو کردووە ئەوانیش بانگێشتکەین بۆ وێنە هەوڵدەین کەسایەتی سیاسەکانیش تەنان بانگێشتکەین و گرنگی ئەم ڕێکخراوەوە بوو سەرەتای دامەزراندنەکەی ئێمە بەلایەنی ڕووسیمانوت پێمانوتن لە سەرجەم پشگیری سەرجەم پارتە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستانمان بە پیرۆزبایی هێنا لەوێ خسمانە ڕووبۆیان بۆ ئەوی تیان بگەینین کە ئێمە بە دیدێکی کوردانەوە ئیشەکەین هیچ ڕێگەیەکیش ئاسان نییە بەڵام خۆ بە هەوڵ و جوودی هەمووان پێکەوە پشگیری کوردستان و ئێمەش لەوێنە ئیش بکەین پێکەوە پێم وایە شتی جوانتری لێ سەوزە بێت و هەمووان پێکەوە توانین شتی جوانتر بکەین واتە مۆڵەتەکەی کە وەرچانگرتۆ لەلایەن حکوومەتی ڕووسیاوەیە کاردانەوەی ئەوان چۆن بوو ئێمە مۆڵەتی ڕێکخراوەکەمان لە چوارچێوەی سنتەری ڕۆژهەڵاتناسی بۆ کاری توێژینەوە و زانستیا وەرگرتووە ئێمە بەشێکین لە چوارچێوەی ئەوانە ئیشمان کردو تا ئەو کاتەی مۆڵەتەکانمان پێ ئەدرێت مۆڵەت وەختێک ئەدرێت کە ئێمە پشگیری کوردستانیشمان هەبێت بەڵام ئێمە کاتێک لەگەڵ چەند ناوەندێکە قسەمان کرد و بە تایبەتی لەگەڵ نوێنەری وەزارەتی خارجیشە ئێمە ئاگادارمان کردنەوە پێیان باش بوو بەو پێی کە من لە ساڵی 2010ەوە ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی لیژنەی سەرپەرشتی ڕێکخراوی ڕۆژهەڵاتناسیم بۆ کاروباری توێژینەوە و زانستی هەر لەو چوارچێوەشە سێکتەری کوردیماندانا و ئەوراقیشمان تەقدیم کردووە لەم ناوایە دێتەوە ئیشەڵا بەڵام بە شێوەیەکی فەرمی ئێمە ئێستا دانپێنراوین چکە رووسیا پشگیریان کردوون ڕێگەیان پێداوین بەڵێ دکتۆر پەیوەندیتان لەگەڵ پارت و لایەنە سیاسەکان چۆنە لە هەر چوار پارچەی کوردستان بەدڵنیاییەوە ئەگەر بڵێن خراپە باشە زۆر بەڵام ئەکرێ باشتریش کرێت چەند زیاتر ئەم پەیوەندیانە باشتر بن ئێمە توانین کاری جوانتر بکەین ئێمە توانین بە دیدی سەرجەم لایەنە سیاسی کوردیەکانەوە دیمەنی هەموو ئەمانە بخەینە ڕوو تا بتوانن تەنانەت لایەنی ڕووسیش بتوانێت تێگەیشتنی بۆ ئێمە هەبێت چونکە ئێمە کاتێک باس لە خۆمانەکەین گرنگ ئەوەیە بتوانین دیمەنێک بخەینە ڕوو کە ئەوان بتوانن لێمان تێبگەن ئێستا زۆرێک لەو کتێبانەی کە ئەمڕۆ تا ئەمڕۆژ چاپەکرێن میراتی سەردەمی سۆڤێت پێیانەوە دیارە چکە بەرهەمی نوێ نین بەرهەمی نوێ پێویستی بە پشگیری مادیە لە جهودی شخصێ بێ دەرچێتە دەرەوە هاوکاریکردنی پێویستە ئەمانە هەمووی ئەو پرسە گرنگانن ئەو لەمپەڕانن کە ئێمە بێت تێی پەڕێنین و هیوادارم بتوانین چکە کۆمەڵی خەڵکی باش هاتوونەتە پێشە و دەست پێشخەریان کردووە و هیوادارم ئێمە بتوانین سەرکەوین بەسەر ئەو لەمپەڕانەیە کە دێنە بەردەممان لە ئایندەیە بەڵێ چالاکیەکان زیاتر لە بواری سیاسیان یاخود لە فەرهەنگیان یاخود گشتیە بە تایبەت ئێمە زیاتر هەوڵەدەین ئیشکەین لەسەر فەرهەنگی لە ڕووی کللتوریەوە چکە سیاست بە تایبەت لە ئەمڕۆی رووسیا و بە تایبەت ئێستا و بارودۆخەی رووسیای تایە تا ڕادەیەک سنووردارە چکە رووسیا تەنها ئێمە نین لایەنی دیکە وڵاتانی دیکەی دراوسێش لەوێنە لۆبی خۆیانەکەن ئیشەکەن و بەو توانە سنووردارەی ئێمە هەیە ئێمە هەوڵەدەین زیاتر کار بکەین لە ڕووی زانستیەوە تەنانەت بوارە سیاسەکەش کە باسیەکەین لە ڕووی زانستیەوە ئێمە شیکاری بووەکەین ئێمە بەرچاوڕوونی ئەخەینە ڕوو ئەگەر نا ئێمە بەتەماین بۆ ئەم ساڵ لە دوو کۆنفرانسە کرێتە بۆ نۆی مانگی 12 کۆنفرانسێک هەیە لە مانگی 11 کۆنفرانسێکی تر هەیە بەشدارە بینێمەتیایە بڵێن سێکتەرێک بۆ ئێمە دابی نەکرێت لە چوارچەوەی کۆنفرانسە گەورەیە کە دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئێمە چەند هینێکمان هەیە بۆ نە لە مانگی دەیە بە هەمان شێوە هەژدە حکایەتی فۆلکلۆری ناوچەی گەرمیانمان تەرجمە کردووە بە زمانی ڕووسی و لەگەڵ ئێوارەیەکی کەلتوریا دروستەکەین کە شێوازەکانی هەڵپەرکێ و سەمای کوردی پیشان بە لایەنی ڕووسی و میوانە دەین خەڵکێکی زۆر داواتەکەین ئێمە ئەمانەوێت منبەرێک بین منبەرێکی کوردی بین بۆ لایەنی ڕووسی و بۆ لایەنانەی کە یانەوێت لە ئێمە تێبگەن کە خاوەنی فەرهەنگێکی دەوڵەمەنین خاوەنی مێژوویەکی دەوڵەمەنین لە ڕووی ئاینیەوە خاوەنی ئاین و ئاینزای جیاوازین ئەمە هەموو گزارشتە لە دەوڵەمەنی شارستانی کوردی و دەم ڕوانگەیەوە ئێمە ئیشەکەین بەڵاتە ببوورە ئاکان بەس هەر لەسەر بابەتی ئەو کتێبانە ئەو کتێبانی کە پێشتر ئاماژە پێەیە کە وەرگێڕانە بۆ کردووە لە کوردیەوە بۆ رووسیا لە ڕووسی بۆ کوردی و لەبارەی کولتوری کوردیەوە بۆیان چوو
من ئەو کتێبانەی زیاتر تەرجمەم کردوون زۆرینەیان کتێبی ئەرشیفین دەربارەی کورد چکە من لە بواری ئەرشیفا ئیشەکەم بەش ئەو کتێبانن من نامەوێت کتێبێک تەرجمە بکەم یان کتێبێک وەربگێرمە سەر زمانی کوردی کە پێش من کاری لەسەر کرابێ من هەوڵم داوە ئەو کتێبانە بێنم چکە کتێبی بەرهەمی زۆر هەن لە رووسیا دەربارەی کوردووە ئێمە پێیان نەئاشناین کە پێویستەکە ئێمە شارەزایان بین تێگەیشتمان بۆیان هەبێت بۆیە ئەو کتێبانە زۆرینیان لە زمانی رووسی و تەرجمەم کردن بۆ زمانی کوردی و دوو کتێبیشم لە کوردیەوە تەرجمە کردووە بۆ زمانی رووسی دوانی دیکەش ببورن یەکەم دکتۆر دواتر ببوورە قسە لەسەر کتێبەکانەکەین بەڵام مەبەستم بوو من پرسیارێکی کە بکەم دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوەکە چیان لە هەر چوار پارچەی کوردستان پێکاتوە یاخود ئەندامەکان شێوازی بوون بە ئەندام لە ڕێکخراوەکەتان چۆنە خەڵکی بیانی بۆ نمونەتەیە بۆ منە ڕووسیتە هۆڵندیتە یاخود تەنها کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان ئێمە ڕێکخراوەکە لە 35 کەس پێک هاتووە بەڵام 5 کەس ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتین منیان وەک سکرتێر دەستنیشان کردووە دکتۆر ئیلیا ڤیدێنێڤ مامۆسایە لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی ڕووسە ئەو یەکێکە لە ئەندامەکانی دەستەی بەڕێوەبردن ئەندامی دەستەی بەڕێوەبردنە خات و تاتیانە بە هەمان شێوە کە کار لەسەر شێوازی سەمای کوردی ئەکا لەسەر جەم پارچەکانی کوردستانە خاوەنی بەرهەمی گەلێک زۆرە ئەو دیسانەوە یەکێکە لە چالاکیەکانتان تەنها سیاسی نییە کولتوریشە بە دڵنیاییەوە هونەریشە ئێمە مینبەرێکی کوردین وەک جەنابتان عەرزم کردن پاشان ئێمە شۆڕش ئابی یەکێکە کاک شۆڕش خەڵکی کوردستانی تورکایە و ئێستا کارمەندە لە نوێنەرایەتی حکوومەتی ڕۆژئاوای کوردستان لە رووسیا و منم و جەنابی کاک وەزیری کاشاخی کە کوردێکی سۆڤێتیە ئێمە بۆ هەر لایەنێک کەسێکمان دەستنیشان کردو کورد لە رووسیا هەیە نوێنەرێکمان بۆ داناوە کوردستانی عێراق من سەرپەرشتیەکەم تایە کوردستانی سووریا و کوردستانی تورکیا کە کەسێکی زۆر کارامەیە شۆڕش ئابی خاوەنی چەند کتێبێکی گرنگە لە کازاخستان و لە چەند ناوچەیەکی تریش کورد هەیە ئەوان پەیوەندیان پێوە نەکردوون بە دڵنیاییەوە ئێمە ئەو ناوەندانشمان لەسەر خەتین لەگەڵیانە چکە ئەمە لەگەڵ تایبەتمەندی کارەکەی ئێمە ئەگونجێ بۆنە لەگەڵ ڕووناهیە لە جۆرجیا لە کازاخستان ئێمە پەیوەندیمان هەیە بەڵام وەک دەستەی بەڕێوەبەراتی وایە تەنها 5 کەس دەستنیشان بکەین و 5 کەسی دیکەش گەنج بینە پێشەوە لەو 5 کەسە گەنجش 4یان ڕووسن تەنها کەسێکیان کوردی عێراقا گەنجێکی تازە پێگەیشتووە ئێمە ئەمانەوێت مینبەرێک بین سەرجەم توێژەرە گەنجە کوردەکانیش یان توێژەرە ڕووسە گەنجەکانیش کە تازە لە سەرەتای دەرکەوتنیانیان کۆیان بکەینەوە چکە بەداخەوە کوردناسی ئەگەر سەردەمی بۆ نە سەردەمی سۆڤێت هەموو کەسێکە لە بواری کوردناسیە ئیشی بکردایە توێژینەوەی بکردایە دوای کاریشی دەسەکەوت ئێستا کوردناسی لە قەیرانێکی گەورەیە چکە کادر بێنە پێش چاوتان چەند ساڵێک ئیشەکە بۆ ئەوی پێ بگەیت بتوانێت توێژینەوە بکە بەڵام دەرفەتێک نییە کاری تیا بکات تەنانەت ئەو برادرانەی کە لەگەڵ ئێمەشە ئیشەکەن لە ڕووسەکانیش بە هەمان شێوە ئەوانیش گرفتیانەیە بۆنە یەکێک لە بەشی فارسیە ئێمە مامۆسایە لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی لە بەشی فارسی ئیشەکە و ئیشیش لەگەڵ ئێمەیەکە چکە دەرفەتی ئیشکردن نەماوە ئەمەوایکرە پەرتەوازایی هەیە بەڵێ کەواتە دکتۆر کللتور و هوەر ئاشکرایە کە دەرخستنی یاخود شوناسی میلەتێ دەرەخات لە بواری کللتورە یاخود بڵین لە هوەر چیتان کردویان چی ئەکەن میوزیک بێ شانۆ بێ سینەما بێ بۆ نمونونەکە وڵاتێکی وەکو رووسیا لە سینەمای پێشەنگە لە میوزیکا پێشەنگە کاتێک ئەوەتان نەکردووە کە هونەرمەندانی کورد یاخود هەماهەنگیەک دروستکەن لە نێوان هونەرمەندانی رووسیا و کوردستان با لەوە دەست پێ بکەین ساڵانە فستیڤاڵی سینەمای کوردی لە مۆسکۆ بەڕێوەشێ بەبێ ئێمە تازەین سەرەتای دەستپێکردنی کارەکانمانە هیچ کارێک پێویستی بەوەیە مەودای کارکردن فراوان بکرێ ئەمە پێویستی بەوەیە جهدی زیاتریەوێت ئێمە سەرەتاین بە دڵنیاییەوە ئێمە گەر کاتێک باس لە کولتور و فەرهەنگەکەی مانجی لەگەڵ ڕێکخرانی فستیڤالەکە دروستکەن بە دڵنیاییەوە بەردەوامە بین و لەسەر خەتیشین پەیوەندیمان پێوە کردوون بەڵام ئەگەر بڵین دەرفەت و تواناکانی ئێمەش سنووردارە ینی رووسیا ئێستا بە تایبەت لە دوای جەنگی ئۆکرانیا گرانەیەکی زۆرە بە تایبەت پایتەخت مۆسکۆی پایتەخت پێویستی بە پشگیریە لە ئەوەی تا ئێستا کراوە جهدی شخصین بەڵام بۆ کاری گەورە پێویستی بە پشگیری حکوومەت هەیە پێویستی بە پشگیری لایەنی سیاسی کوردی هەیە ئێمە چاومان لەوەیە بتوانین کارێک بکەین بە دوور لە دەمارگیری سیاسی
لەگەڵ سەررجەم لایەنە کوردیەکانە لەسەر خەت بین تا بتوانین کاری گەورە بکەین چکە کاری گەورە بەڕاستی لەسەر ئاستی تاکە کەس ئەنجام نادرێ. هیوادارم سەرکەوتوو بن بتوان ئامانجی خۆتان بەدەستپێن و ڕێکخراوەکە گەورەتر و باشتر ببێ لە داهاتوە. کەواتە با بێنە سەر کتێبەکانەکەم ئەو کتێبانی کە بەڕێز وەرەگەڕاون لە کوردیەوە بۆ ڕووسی و لە ڕووسیشەوە بۆ کوردی ویستم کام کتێبانە و دەربارەی چین. بەڵێ کتێب سەررجەم ئەو کتێبانەی کە ئینم کردو تەنها وازم سێ کتێبی پێویستە بە قۆناغە جیاوازەکانی ژیانی کۆمەڵگەی رووسیەوە کە پێیوەستن بە ئەدەبیاتی رووسیەوە یەکەمین کتێبی میخایل لێرمانتۆف قارەمانی سەردەمی ئێمە وەک ڕۆمان تەرجمە کردووە. دوایەوە یەکەمین کتێبی سێرگێی دەوڵاتۆڤم وەرگێڕاوە سیمڤالیزم لە ئەدەبیاتی رووسیا تەرجمەم کردووە. چەند کتێبێکی دیکەشم وەرگێڕاوە هێشتا چاپ نەکراون دەبواری ئەدەبیات دکتۆر بەدڵنیاییەوە. سێبەری ناپلیۆن باس لەو ئازاراناکە کە کۆمەلگای رووسی چەشتویانە. کوردی بۆ رووسی بڵاو کردەوە؟ کوردی بۆ رووسی؟ بەڵێ وەک عەرزم کردن من سێ کتێبم هەیە پێشکەوتنی گەشت و گوزار لە کوردستانی عێراقا. ئەمە بە زمانی رووسی کتێبی منە. کورد لە پرۆسەی سیاسی عێراقا لە 2003 بۆ 2010 توێژینەوەی دکتۆرای منە هەر بە زمانی رووسی بڵاوبوونەتەوە. زیاتر لە 50 توێژینەوەی جیاوازم لە بارەی کوردەوە هەیە بە تایبەت پێیوەستن بەو بارودۆخە سیاسیانەی لە 9 ساڵی ئاین ڕابردووە ببورن تێپەڕیون لەم ناوچەکەیە. من خستومنەتە ڕوو بەرچاوڕوونیم لەبارەوە داون دیدگەی کوردیم بۆ لێوێ پیشان داوە کە بۆچی کورد مامەڵە بەم شێوە کا بۆچی کورد لەگەڵ حکومەتی ناوەندیە پەیوەندەکانی لەمە ئاستە خراپەیە گەشتۆتە ئێرە. باسم لەوە کردو هەوڵم داوە ئازارەکانی کورد لە ڕێگەی ئەو نووسینانەوە بخەمە ڕوو. بەڵێ ئەو کتێبەی کە باسێکە دەربارەی گەشت و گوزار لە کوردستان لە ئێستادا ئێمە خۆتەزانانی کێشەی قەیرانمان هەیەەوە لە ئێستادا زۆر پێویستمان بۆی کە وڵات بەرەو پێشتر بەرین سوود لەم کتێبە وەربگرین تا چەند نەتوانین یعنی تاکو ئێستا هەوڵم نەداوە لێرە کاری لەسەر بکەن بۆی کە زیاتر لایەنی گەشت و گوزار بەرەو پێشتر بڕوا. با ئێمە لەوە دەست پێ بکەین سیستەمی بەڕێوەبردن و دنیابینی رووسی زۆر جیاوازە لەو سیستەمەی کە ئەمڕۆ لە کوردستانە پەیڕەوەکرێ کە زۆر لەژێر کاریگەری ڕۆژ ئاوایە دیدگەی ڕۆژ ئاوا دێنین ئێمە لێرە جێبەجێیانەکەین. من بۆ خۆم بە کەلۆرێسەکەم لە بواری گەشت گوزارە بووە بۆیە کاتێکە پێشکەوتنی گەشت و گوزارن بە کوردستانی عێراقا خستۆتە ڕوو و ئەو کتێبە لە ساڵی 2014 یەکەم جار چاپ کراوە. بێگومان گەشت و گوزارێکێکە لەو بابەتە هەنووکەیانەی کە لە گۆڕانکاری خێرایەیە. ئەتوانم بڵێم ئەگەر ئێستا ئەو کتێبە بنووسمەوە زیاتر لە نیوەی لا ئەدەم شتی تازەی بۆ زیادەکەم لەم 3-4 ساڵی ئاخیرا کە ئێمە لێرەین گۆڕانکاری زۆر لە سیستەمی سێرڤز و پێشکەشکردنی خزمەتگوزاریە هەیە کە ئەو کاتەم بە شێوەیەکی جیاوازتر بینی و من ئەزمموی من ئەو کاتە بە شێوەیەکی جیاوازتر بووە و تێڕوانینی ڕووسیش بۆ بەڕێوەبردننی ئوتێل بۆ بەڕێوەبردننی میوانخانە زۆر جیاوازە. بۆیە پێم وایە من لەوێ زیاتر مەبەستم بوو ناوچە گەشتیاریەکانی کوردستان بەلایەنی ڕووسی بناسیێنم. بنەمای پێشخستنی گەشت و گوزار لە کوردستانە بۆ ڕووسەکان بخەمە ڕوو چکە من لەوێ بووم من زیاتر هەوڵم داوە کوردستان بەوان بناسیێنم بەڵام ئەگەر ڕاستی بڵێم ئێستا من خۆم زۆر ڕخنەم لەو کتێبە هەیە. بەڵێ جا دکتۆر بابێنەوە سەر کتێبەکان بە دیاریکراوی کتێبانی کە لە کوردیەوە کردوتە بە ڕووسی. فیدباکی ئەو بەرهەمانەت چۆن بوو یاخود کاردانەوە لە ناو خەڵکە لە ناو میدیا لە ناو ڕایگەشتیا چۆن بوو بۆ منە ڕۆژنامە نووسێک یاخود هیچ کەناڵێک هاتووە بە دوواداچوون بۆ ئەو کتێبانی بەڕێزت بکە کە بۆ زمانی ڕووسی وەرەگێڕاوە؟ بەڕاستی ئەو کتێبانە کاتێک وەرم گێڕاون لێرە من خۆم لە کوردستان بووم ماوەی 3 ساڵ لە 2018 بۆ 2022 تقریبا بە بەردەوامی لە کوردستان بووم ئەو کاتە لێرە بووم ئەو کتێبانە لەوێ بڵاو نەکردوێتەوە لەوێ بڵاو کراونەوە بەڵام من خۆم لەوێ نەبووم چەند چاپدامانە چەند چاپخانەیەک زۆر بەڵام لە ئینتەرنێتە هەیە بەردەستن بۆیە ئەگەر بڵێم فیدباک تەنها ئەبینم کە توێژەرە گەنجەکان بەکاریان هێنن ئەوانەی کە لەبارەی کوردستانی عێراق خۆیشەکەن چەند کەسێک لەوانە بینیوە کە وەکو سەرچاوە بەکاریان هێناوە بەڵام بڵێم لە ئێستەوە گرنگە کە ئێستا لە رووسیا خۆم لە رووسیام بتوانین کارێ بکەین بە شێوەی باش کاردانەوەی لەبارەوە بکرێت. بەڵێ جا دکتۆر جیاواز لەم هەموو بابەتانە
من بە دەرفێت ێزانم پرسیاریشکە لێکم بۆ پێی چەندین ساڵە لە ڕووسیایت پێشاتەکان دوایین پێشاتەکانی جەنگی ئۆکراین و رووسیا چیە ئاشکرا لە مای ڕابردووە دۆناڵد ترامپ و پوتین کۆبوونەوە تەنانەت دواتر سەرکردەی بەشێک لە وڵاتانی ئەوروپا و زیلینسکی چوونە کۆشتی سپی جم و جۆڵێکی دیبلۆماسی دەستی پێکرد بەڵام دواتر شتەکان دامرکایە و جەنگ هەر بەردەوامە وەک کەسایەتێکی کورد کە چەندین ساڵە لەوێت بۆ چوونت چێ لەو بارەوە لەوە دەست پێ بکەم قەناتی شاتەکان بۆ نمونە مامۆستا ڕەحمەتی قەناتی کوردۆ قسێکی زۆر جوانیە لێ رووسیا ئەو کادرە کوردانی کە پێی گەیاندون یان ئەوەن کە تا ڕادەیەکی باش تێکەڵی کللتوری رووسی بوون هەموو شتێک لە دیدگەی رووسیەوە بینن کەمە خۆی بۆ خۆی نادات فەروەری یا ئەوەن ئەو کادرانن کە نەیانتوانێەوە پێ بگەن جا لە من کاتێک پرسیارەکە یەبێ ئەوە جەنابتانەوە تێ بگەن من تێکەڵ بە کللتوری رووسیم لە دیدگەی رووسیشەوە تەماشای شتەکانەکەم تەنانەت لەو ڕانگەیە هەموو ئەو سەرچاوانش ئەیان خوێنمەوە سەرچاوی رووسین لایەنی بەرامبەر نابینم بەو شێوەی کە لەوانەیە بەڕێستان بیبینن بە دڵنیاییەوە جەنگ وێرانکاریە جەنگ کارەساتە بەڵام ئەوەی بەلای منەوە سەیرە رووسیا لە سەردەمی جەنگی ئۆکرانیایە سەر لە نوێ خۆی بنیاد نایەوە جەیشی رووسی لە جەیشێکی کلاسیکیەوە بوو بە جەیشێکی مۆدرێن لە ماوەی ئەم 3-4 ساڵەیە ئەوەی من بینیم لە سیستەمی بەڕێوەبردننی وڵات لە سیستەمی کاغەز و هینەوە بوو بە سیستەمێکی ئەلکترۆنی رووسیا لە سەردەمی جەنگی ئۆکرانیا فێر بوون بە تەواوەتی تەلەڤیزیۆن دروستکەن کەرەستە ئەلکترۆنیەکانی دیکە دروستکەن کە پێشتر رووسیا نەیبوو پشتی بەوا بەس لە دەرەوە بیان هێنێت و بە شێوەیەکی زۆر جوان و سەردەمیانە ئەمە وەک لایەنێکی بۆ چوونێکیە دکتۆر بەرامبەرم جەنگە بەدڵنیایەوە جەنگەکە کاریگەری ئەگەر ڕاستە کاریگەری بەسەر رووسیا وڵاتێکی گەورەیە ئەم سەری رووسیا لەگەڵ ئەو سەری رووسیا بە سەعات 7 ساعتی فەرقە ئەم سەری شەوە ئەو سەری ڕۆژە بەڵام ئەمە واکات ئەگەر بڵێن کاریگەریکی زۆر گەورەی بەسەر کۆمەڵگەی رووسیەوە هەیە نانیەتی بەو شێوە بەڵام بە هەمان شێوە جەنگ ماڵوێرانەوەک ئەرزم کردن کارەساتە خوێنڕشتنە ئەوەی من ئەیبینم ئێستا من پێم وایە رووسیا لەگەڵ ئەویانە جەنگ کۆتایی پێبێت رووسیا ئێستا دەرەکەوێت کە رووسیا ئامادەکاری بۆ ئەوە کرد بوو کە بەلایەنەکانی ڕۆژ ئاواژ بڵێت ئێمە کۆڵ نادەین ئەوە ئێوەن ئەبێت لەگەڵمانە دانیشن گفتوگۆمان لەگەڵا بکەن وەک چۆن ئەگەر دینەکەتان بینی من ساڵی پار مقابلە تەلەڤیزیۆنەکەی ڤلادیمیر پوتین لەگەڵ تاگیر کارلسۆنە هەر بە کتێبێک تەرجمە کرد سەر زمانی کوردی بە کتێبێکەیە ئەگەر خوێن بێتانەوە یا بەرچاوتان کەوت بێت لێوێ پوتین زۆر جوان باسەکاڵێ ئێمە هەرچی زلی هێزێک هاتووە لە ناپلیۆنەوە بگرێت تا هیتلەر هەمومان بە چۆک داداوە ئەمڕۆ ئێمە واز نایەنین ئەبێ جێیشی ئۆکرانی شکست بێنێت تەنها ئەوە کۆتایی دێت شکستێنانی جێیشی ئۆکرانی شکستێنانی ڕۆژئاوایە ئایا ئەم ئامانجە پێگەیان نەم ئەو پێم وایە کەسێکی شارەزایی بواری سەربازی ئەتوانێت باسی لەبارەوە بکە بەڵام ئەوەی ئەبینرێت تا ئێستا رووسیا دەرەکەوێت لە سەرەتاوە وا دەرەکەوت رووسیا شکست خواردوو بێ بەڵام ئەوەی لە چەند مانگی ڕابردووە ئێمە بینین رووسیا زیاتر مماتەڵە بکاتەوە کات ئەوێت بەردەوامی بەم جەنگە بدرێت و ئەوێت لایەنە ڕۆژئاوایەکان ئەو لایەنانەی کە ئەیانویست دەستدرێژی بکرێتە سەر خاکی رووسیا لە ڕێگەی ئۆکرانیاوە پێیان بڵێت ئەبێت دانیشن ئەبێت چۆک دابدەن ئەگەر نا ئێمە کۆڵ نادەین ئەمە من تێگەشتنی منە لەوانەیە غەڵەت بم واتە پاڵپشتینەکردنی یەکێتی ئەوروپا هەروەها ئەمریکا هیچ کاریگەرێکی نابێت بەردەوام بێت پاڵپشتینەکردنی یەکێتی ئەوروپا و ئەمریکا مانای وێرانکردنی ئۆکرانیایە ئەوەی ئۆکرانیای ڕاگرتووە پاڵپشتی بەردەوامی ئەوروپا و ناتۆ و دیسانەوە ئەمریکاشە ئەوەی کە ئەم جەنگە وا کات بەردەوامی هەبێ ئەوانن ئەگەرنا ئۆکرانیا زۆر زوو هەرەسیە نابوو بۆیە رووسیاش ئێستاەوەی من ئەیبینم ینی من زۆرە خوێنمەوە لەو بارەوە بەڵام من وتم سپۆر نیم لە بوارە لە بواری جەنگیە بەڵام ئەوەی بینم رووسیا زیاتر ئەیەوێت پیشانیان بدات کە کۆڵ نادات و ئەبێت جێی سوپای ئۆکرانی بە هەر نرخێک بووە هەرس بێنێت ئەوەی من ئەیبینم دەواچێ من ئەوە دەواچێت تێگەشتی من جیاواز بێ بەڵام من وایە بینم بەڵێ دکتۆر دەستخۆش زۆر سپاس بۆی کەمڕۆ کاتی خۆ بە ئێمە بەخشی سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەنگێشکردنتان سەرکەوتوو بن دکتۆر دکتۆر سوارە شاکەلی سکرتێری ڕێکخراویەکێتی کوردناسان زۆر سپاس دووبارە